سلااوان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئەمڕۆ شەممە 9 بەفرانباری 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 30 دەسامبری 2023 زاینی ڕاستەوخۆ لە تلویزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتاندای. ئاگادارن کە یەک ڕۆژی دەمێنێ بۆ ساڵی واتەوەی کە تەواو بێت ساڵی 2023 زاینی. ئێمەش بەم بۆنەوە پێمان باش بوو بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شۆمان چاوگێڕانێک بێت بەسەر گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2023 لە ئێران و تایبەتەن لە کوردستان. کۆماری ئیسلامی لە سەرجەم بوارەکانی سیاسی، ئابووری، ئیدئۆلۆژی و سیاسی دەرەوەدا لەگەڵ کۆمەڵێک قەیرانی لە چارەسەر نەهاتوو بەرەو ڕووبۆتەوە و لە هیچ بوارێکدا قسەیەکی ئەوتۆی بۆ وتن بۆ نەماوەتەوە. لەناو خۆی حکوومەتدا پاکتاوکردن و دوورخستنەوەکان گەیشتووەتە دوا ئەڵقەکان و پاکتاوکردنی لەوە زیاتر تەنیا دەکرێت لە ڕێگای کودتایەکەوە ممکن بێت. بارودۆخی کوردستانی ژاگادارن سەرڕای گوشار و گرسن و هەڕەشەکانی ڕژیم خەباتی کۆمەڵانی خەڵک لە فۆرمێکی مەدەنی و جەماوەریدا هەروە بەردەوامەوە هەڵسوڕاوانی ئەو بوارە لە کوورەی ئەم خەباتەدا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەخارێن و ئەزمونێکی زیاتر بەدەستێنن. لەوانەیە دەکرێت ئاماژە بکەین بە چالاکیە مەدەنیەکان لە بوارەکانی دادخوازی لە ماڵەی گیانبەخت کردووان کە پشتیوانیەکی بەربڵاوی جەماوەری بۆ لای خۆی ڕاکێشاوە. خۆڕێخستن لە ڕێکخراوە سنفیە کرێکاریەکان و مامۆستایان، خۆڕێخستن بۆ بەرگریکردن لە ژینگە، خەبات لە پێناو پەرەپێدانی خوێندن بە زمانی دایک، چالاکیە ڕێکخراوە هونەریەکانی بواری موسیقا و شانۆ و ئەدەبیات و هیتر. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە ئەم شەویش بۆ بەرنامەی ڕاستەوخۆمان داوامان لە بەڕێز کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا بەشدار بێت و لەسەر ئەم بابەتانە قسە و باسێ بکەین. کاک حەسەن گیانم کاتت باش، زۆر سپاس بۆی کە دووبارە بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی تلویزیۆنی کۆمەڵەدا کرد. ئەم کاتێ ئێوە هاوکارانتان باش کاک ئەمیرجان، هیوادارم باش بن. سڵاو و ڕێزمایە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. زۆر سپاس، دوبارە بەخێراتنت پێ دەڵێم. کاک حەسەن با لێرەوە دەست پێ بکەین. هەر وەک لە سەرەتادا باسم کرد، ئەم بەرنامەی تایبەتە بۆی کە چاوگێڕانێکمان بێت بەسەر گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2023 لە ئێران و کوردستان تایبەتن. بەڵام با لێرەوە دەست پێ بکەین بینە سەر سیاسەتی جمهوری ئیسلامی لە دەرەوەی. ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن و چۆنی دەبینن لەسەر ئەم سیاسەتی کە تا ئێستا بردوێتە پێش؟ بەڵێ، سەرەتا هاتنی ساڵی نوێی زاینی بە هەمووی ئەو خەڵکەی کە ئەو ساڕۆژیان ئەو ساڵی نوێیان بەلاو گرنگە پیرۆزبایی ئەڵێن چێ لە ئێران چێ لە کوردستان ناوچەکە و لە دەرەوە و بەداخەوە ساڵێکی خۆشمان بەڕێ نەکرد، بە تایبەت ئەم مانگانەی ئاخری و بە دەستپێکی شەڕی ئیسرائیل و حەماس و کۆمەڵکوژیەی کە ئەمڕۆکە لە غەزەدا دەکرێت ڕۆژەکانی ئاخری یا تقریبەن ئەم دووسێ مانگەی ئاخری زۆر بە خراپ و بە خوێناویتەوە بوو. هەموو ڕۆژێک هەواڵی کۆمەڵکوژیەکی خەڵکێکی بێدیفاع، خەڵکێکی ستەم لێکرا و کە 70 ساڵە بە شێوەیەکی زۆر دڕندانە دەچەوسێتەوە و گروپایەکی بنیادگەرای دژی مەنافعی ئەوانیش ئەوانیان کردووە بە قوربانی. ئەمڕۆکە لەو پەڕی بێڕەحمی خۆیدا شایەدی کوشتاری ئەوانی، هەروەها شایەدی کوشتارێکی دیکەین لە ئوکراینە کە ئەویش تقریبەن ئەوە پێدەنێتە دووەمین ساڵی خۆی و لەو وڵاتەیشدا لەلایەکەوە ناتۆ لەلایەکەوە رووسیا لەواقعدا شەڕی دوو ئەبەر دەسەڵاتداری نظامی لەو منتەقەیەدا تاوانگەلێکی زۆر زۆر گەورەی تێدا کراوە. عوارض و زیانەکانی ئەو شەڕەش بۆ مرۆڤایەتی حاشا هەڵنەگرە، چ لەوەی کە بەرەی ڕاست و فاشیستی لە ئەوروپا و ئەوانە بەهێز کردووە، چه ئەوەی گرانی و هەژاریەکی زۆری بەبارهێناوە، چه ئەوەی کە بێکاری و موسیبەتەکانی شەڕ ئەمڕۆکە باڵی بەسەر هەموو جێگایەکە کێشاوە و زۆر ڕووداوی ناخۆشی ترکە لەو یەک ساڵەدا تێپەرمان کرد. بەداخەوە ساڵێکی خۆش نەبوو، بەڵام ئومێدەوارین کە ساڵی داهاتوو بەو شێوەیە نەبێت. تا جێگایی بە پرسیارەکەی بەڕێستان دەگەڕێتەوە و وەزعیەتی سیاسەتی دەرەوەی جمهوری ئیسلامی، ئەوەی ڕاستی بێت دەتوانین ئەوە بڵێن کە جمهوری ئیسلامی تەنها لە ناوخۆی وڵات نییە کە تووشی شکست هاتووە لە سیاستەکانیدا. بەتایبەت شەڕی غەزە
ئەو پەلامارەی کە حماس لە 7 ئۆکتۆبر دەستی پێکرد و بە شەڕێکی نەخوازراوی بەسەر خەڵکی ستەم لێکراوی فلستیندا تەحمیل کرد، بەهانەیدا دەست ڕەگەزپەرستە بنیادگەرە یەهودیەکانی ئیسرائیل کە نەتەنیاهۆ نوێنەرایەتی دەکات لە ڕاستی هەر لە ئەوڵەوە ڕایەنگەیان بە جمهوری ئیسلامی وتی کە ئێمە ئاگامان لەو پلانە نەبووە و بەبێ ئاگداری ئێمە کراوە. ئەمڕۆ کە هەندێک وردەکاری زیاتر دەردەکەوێ ئەمن پێم وابێ ڕاستیان کردووە لەو لە حەزەوە کە معنای ئەوە نییە کە ئەوان لە ئیمکاناتی جمهوری ئیسلامی استفادەیان نەکردووە. ئەمڕۆ جمهوری ئیسلامی وەتوانین بڵێن وەکو مانگایەکی شیردەی لێ هاتوو، هەر کەسێک لە جێگای خۆی دەیدۆشێ، حماس بەنەوەیەک دەیدۆشێ، حیزب الله بەنەوەیەک، گروپە نیابەتیەکان لێرە بەنەوەیەک، جەریاناتی تری ئیسلامی لە شوێنەکانی تر بەنەوەیەک، هەموو کەسێک استفادەی خۆی لێ دەکات. ئەوەی چەندێکی جمهوری ئیسلامی دەتوانێت استفادە لەوان بکات بەکردەوە دەبینین کە ئەوە زۆرتر بەرعکسەکەی بووە لە حوسیەکانەوە لە خەڵکی دیکەیشەوە. بۆیە لەو ماجرایەدا و بەتایبەت ئەم ڕووداوانەی ئەخیریش نیشانیدا کە ئەو هێژمۆنیەی کە جمهوری ئیسلامی ئەمریکا و غەرب و وڵاتانی دیکەی پێدەترسان بە ناوی بەرەی مەقاومەت، ئەو بەرەی مەقاومەتە بەرەیەکی زۆر بە یەک معنای یەکگرتو نەماوە، زۆرتر لە دروشم و شعارەکاندا بوو کە جمهوری ئیسلامی دەیوت و ڕقیبەکانی خۆی پێدەترسان. هەر چەند ڕۆژ لەوە پێشتر کە ئەو فەرماندەیەکی سوپای پاسداران لە سووریەدا کوژرا، وتەبێژی سوپای پاسداران ڕایگەیان کە ئەوەی کە لە غەزەدا کرا ئەوە بە تۆڵەی بە قەولی ئەو خوێنی قاسمی سلێمانی بووە، حماسی تلعیدا وتی نەخیر ئەو شتێ ئێوە دێڵێن وانی و ئەوە ڕاست نیە، هیچ ڕەبتی بێەوە نییە. مەجبور فەرماندەی سوپای پاسداران کە دوێنێ پێرێکە قسەی دەکرد وتی نا ئەوە حرەکەتێکی خۆیان بۆ خۆیان کردویانەوە، لە واقعدا تەئیدی ئەو حرەکەتی کرد. مەسەلەکە ئەوە نییە خۆ حماس ئێستا بێوێ پەردەپۆشیەک بکە لە حزوری جمهوری ئیسلامی ئەوانە، بەواقع ئەوەیە کە وەختی خۆشی حماس هەم لەباری فکری و جەریانێکی سنی بووە، هەم لەباری تعلقی منتەقەیی و بە میسر و قەتەر و بە شوێنهایکی دیکە زۆرتر سەری بەند بووە تاکوونێ بە جمهوری ئیسلامیەوە. بۆیە بەو لە حازەوە ئەوە وەزیەتێتی لە غەزەدا ماڵوێرانیەکەی بە پۆڵ و پارەی ئێران بۆ خەڵکی غەزە و خەڵکی ئەو منتەقە ماوەتەوە. بچینە ئەولاترە و عەرەبستانی سعودیە، ئەوان کە وەختی خۆی لە شەڕی ئێران و عێراقدا ئەوە قسەی خومەینی بوو، دەیگوت ئێمە ئەگەر گوزەشت لە سەدامی بە قەولی ئەو تکریتی و بەعسی و فڵان بکەین، گوزەشت لە شاهانی فاسدی عەرەبستانی سعودی ناکەین. بینیمان نەخێر نەتەنها گوزەشتیان لێکردن بەڵکو ئیمتیازیشیان پێدان. هەڵسان ڕئیسی چووە ئەوێ قەراردادێکی ئیمزا کرد کە بە پێچەوانەی هەموو شعارەکانی خۆیانە بە ڕسمیەت ناسی و دەوڵەتی فلستین و ئیسرائیل. ئەوە لەکوێدا لەگەڵ دروشمەکانی جمهوری ئیسلامی کە دەبێت دەوڵەتی ئیسرائیل بخەنە ناو دەریاوە لە بینی بەرن و ئەوانە هاتەوە تاران فشاریان بۆ هێنا دووبارە وتیان نەخێر ئێمە ئیسرائیل بە ڕسمیەت ناسینەوانە، یا دروشمانەی کە خامنەی دەیدا یا خۆبەریکردنی لەم ڕووداوانەدا لە ترسی ئیسرائیل و ئەوان ئەوە لەگەڵ عەرەبستان دێتەوە سەر منتەقەکەی ئەوە چاو لێ بکەین مەسەلەن بە نیسبەتی ئەفغانستانەوە. ئەفغانیەکان لەسەر مەسئلەی ئاو ئێرانیان تحقیر کرد لەسەر حەقابەی هیلمەند کە ئێران بە حەقی خۆی دەزانێت، وەزیری ناوخۆیان حەڵەبیکی ئاوی گر بەدەستوتی ئەوە سامی ئێرانە. ئەمە چه ئەبەر قودرەتێکی منتەقەیە لە بەرابەر جەرەیانی وەکو تاڵبانە ئەوەندە زەلیلە، بەڵام هەر ئەمە بۆ خەڵکی ناوخۆی وڵاتەکەی خۆی ئەوە بە خەڵی کوردی ئیسلاحەکەی دەڵێ شێری ماڵ و ڕێوی دەرەوە، ئەوە عینەن سەرنوشتی جمهوری ئیسلامی لە چێشمە چێشە منتەقەیەکانیدا. بۆ یەکانەوە بۆ لە حازەوە ئەوە مەسئلەی حوسیەکانیەتی کە دڵنیام لەوەی کە ئەوانیش لە ڕووداوگەلێکە لە کڵاو وەرچەرخانێکە ئەوانیش دەکەن بە قوربانی. بنابەرئین ئەوەی دەبێت نەتیجەی لێ بگرم ئەوەیە کە هێژمۆنی جمهوری ئیسلامی بەسەر جەرەیاناتی بەرەی مەقاومەت کە بۆ خۆیان بەرەی شیعەیە ئەوەی پێ دەڵێن و ئەو کەسانە هەیە بە باوەڕی من ئەو هێژمۆنیە درزی بردووە، ئەو هێژمۆنیە تووشی ناکامی تووشی ناڵم شکستی نەهایی، بەڵام ئێوە لە عێراقی شات بەشا بکەن هەر ئەو ڕۆکە قسە لەسەر ئەوەی 20 نەفەر لە بەرپرسان و لە مەسئولین و لە کادرەکانی سوپای پاسداران لە مەرزی سووریەدا کوژراون، دوێنێکە لە ڕۆژی جومعە لێیان داون و دەڵێن 19 کەس لە
مەسئولین و فەرماندەکانی سوپای پاسداران بەدەستی ئیسرائیل لە دیمشقا کوژراون ئەو فەرماندەی پێشوویان کە هەر لەوێ کوژراوە ڕۆژانە ئیسرائیلەکان کوشتاریان لێکن جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە تەسکینی دڵی خۆی پێ بدە دوێنێ کە هاتن 4 دانە بنیادەمی بێتاوانیان بە جرمی ئەوەی کە ئەوانە لەگەڵ ئیسرائیل پەیوەندیان بووە لە زیندانی ورمێ و کەسی تریان لە شوێنەکانی دیکە ئەدام کرد گویا تۆڵە لە ئیسرائیلەکەنەوە ئەوە ئەو شاخ و باڵی کە ئەمڕۆکە جمهوری ئیسلامی هەیەی لە منتەقەکەدا و ڕۆژ بە ڕۆژ زیاتر کزیان کردووە و باوەڕی من ئەو هێژمونیی جمهوری ئیسلامی لە هەموو کات زیاتر لە سیاسەتی دەرەوەیدا تووشی شکست و بەو معنایە ناکامی هاتووە بەڵام ئایا معناوەیە کە ئیمکانی مزاحمەتەکانی نییە با بەتایبەت لە عێراقا کە لێرە لایەنی شیعە ئەکسەریەتن زۆرینەیان ئەوە زۆریشیان سەر بە ئێران و هەر لێرەش خۆمان دەزانی کە ساڵها لەسەر مقتەدا سەدر کاریان کرد بردیان لە قوم دەرسیان پێکوت و قەرار و مەرجعیەتی پێ بدەن ئێستا ئەو جوزی مخالفینیانە لێرە بۆیە گەرمەوە کۆی کەمەوە دەکا بەوەی کە پرسیارەکەی بەڕێستان نسبەت بە سیاسەتی خارجی جمهوری ئیسلامی من لام وایە تووشی ناکامی هاتووە زەرەری زۆری کردووە و بەشی زۆری ئەو زەرەرە لە جیرفانی خەڵکی ئێرانە کە جمهوری ئیسلامی داوێتی لەو نیروە ئینسانیەشی ڕاستە پاسدار و ئەوەن بەڵام ئەوانش کوڕی ئەو خەڵکە بوون کە ئەو ڕێگا هەڵەی خزمەتکردن بە جمهوری ئیسلامیان هەڵبژاردە بۆی هەم لە باری ئینسانیەوە هەم لە باری ئیمکاناتی مادیەوە زەرەروزیانێکی زۆر بەر جمهوری ئیسلامی کەوتووە و ئەو قەدەر قودرەتی و هێژمۆنیە لە بەرابەری ڕقیبەکانی منتەقەییدا ئەتوانم بڵێن بە ئاشکرا کەس بووە. زۆر باشە کاک حەسەن بە لە بەرچاوگرتنی ئەو لێکدانەوەی بەڕێستان سەبارەت بەم سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی کە هەروەکو بەڕێزیشتان ئاماژتان پێدا هەمووی ڕوو لە شکست بووە جێگە و پێگەیەکی لاوازی لە ناوچەکەدا هەیە. ئێستا بارودۆخی ئێستای ڕژیم ئێوە چۆن لێک دەدەنەوە چۆنی دەبینن پێتان وانییە کە جۆرێک لە گۆڕانکاری لە ڕێدا بێت؟ گەرمە بەستان ناوخۆی وڵات بێ یامە بەستان دەرەوە بێ ملام وایە جمهوری ئیسلامی لە حەدی مزاحمەتەکانی هەر دەمێنێتەوە ئەو کارانەی دەیکا حەولەدات کە جوبرانی ئەوانە بکە بەڵام ئاخر هەمووشی بەدەستی ئەو نییە ئەوەی کە ئێستا لە مثلەن لە غەزەدا بە باوەڕی من سیاسەتێکی فاشیستی لەلایەن دەوڵەتی ناتانیاهۆ بەڕێوە دەچێت ناتانیاهۆ بەغەیرەز بە خاپورکردنی ئەو منتەقەیە بە بەهانەی حماس و بەغەیرەز ئەوەی کە سەرنوشتی ئەو منتەقەیە بخا بەلایەکە من لام وای ئەوان کۆتایی بۆ شەڕە نایێنن تەنانەت لەگەڵ ئەمریکایش ئەگەر بە زارەکیش بێ تووشی کێشە هاتوون لایەنەکانی تر لە دنیای غەربا ناڕزایەتیان هەیە بەڵام ئەوان باتەوجو بەوەی کە دەزانن نەهایەتەن ئەوان لە بەرەیەکدان کە دیفاع لە ئیسرائیل دەکەن ئەو وەزیەتە بە ماڵوێرانی بە موسیبەت و بە یەک معنا بە تەواوبوونی جەرەیانی بنیادگەرای ئیسلامی لەوێ داهاتوو چۆن شکڵ پێدەنەوە بۆ خۆی مۆزۆیشی دیکەیە کە چی لێ دێ لە عێراقایە هەر ئەو وەزیەتە بۆیە پێم وابێ لە ئەم سیاسەتی دەرەکیدا جمهوری ئیسلامی ناچار بە پاشەکشەکەن فشارێکی زیاتری بۆ دێنن و تەبعەن ئەم فشارە زیاترانە بۆ شکستی جمهوری ئیسلامی لە سیاسەتی دەرەکیدا یەکێ لە ئەگەرەکان ماجێراجوویایکی نظامی شەکە بیکە هەرەوەی کە مەسەلەن ئەوڕۆکە دەڵێنەوە قاعانی هەڕەشەی تایبەتی لە ئەمریکا کردووە هەموو کەس دەزانێ هەڕەشەی قاعانی لە ئەمریکا و لە ئیسرائیل و ئەوان هەڕەشە ناکەن ئەوان بە عەمەڵ لیان دەدەن و ئەو کارە ساتانەیشیان بەسەر دێن و ئەوانە بە نیسبەتی ناوەش بگەڕێتەوە ناوەسەڵاتەکەی بە ناو دەسەڵاتی جمهوری ئیسلامی تاو جێگایی بە دەسەڵات بگەڕێتەوە هەستەی دەسەڵات لە جمهوری ئیسلامیدا هەرچی زیاتر کۆلە دەبێتەوە ئێوە تماشای عەکسەکانی خامنەیی بکەن لە سەفەرەکانی لەو شوێنانەی کە دەچن بۆ لای لەو مەراسمانەی کە دەیگرن مجموعەیەک چهرەیەکی تقریبەن ئەو چەند ساڵەی ئەخیرن چێرەهای قەدیمی حتا جارانیشی تێدا نەماوە مجموعەیە لە فەرماندەکانی ئەمڕۆکەی ببورن سپای پاسداران و ئەرتەش و ئەوانن کە لەو حەڵقەی دەسەڵاتی جمهوری ئیسلامیدان ئەو کەسانن کە دەست دەگرن بە سینگیۆ بۆی زۆر یەک لەوانەیە کە تاکوونە دوێنێکەش ڕێیس جەمهور بوون وەزیر بوون کاربەدەست بوون فەرماندەکانی پێشووی سپای پاسداران لەکوێن ڕێیس جەمهورەکان لەکوێن کە یەک دانەشیان لە دەوروبەری خامنەی نبینی بۆیە لە ناو خودی دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا ئەم دەسەڵاتە بەرتەسکتر دەبێتەوە و ئەوە معنای ئەوەیە کە ئەوان بە هەستەیەکی کۆلەتر بەڕاحەتیش ناتوان ئەو قدرەتە بەڕێوەبەر ینی عەمەلەن نەوعی کودەتایکی نظامی
لەلایەن بەیتی ڕاهبەری و لەلایەن سپای پاسدارانەوە کرا. ئەو بخۆی معنای ئاڵوگۆڕە، معنای بێئەتباری زیاتری جمهوری ئیسلامیە و ئەوە لە کاتێکیشدا کە ئەوان لە باری اقتصادیەوە ئەو کۆمەلگایان تووشی داڕمان کردووە، لە باری ئیدۆلۆژیەوە هیچی پێوە نەماوە. من ئەو یەک دوو ڕۆژە چاوم لە یەکێ لە نەزەریە پەردازانی حوزەی علمی قوم دەکرد کە بابەتێکی نووسیوە تەرجمەش کرا بووە بە کوردی، چاوم لێ کرد کە بەڵێ هیچمان پێوە نەماوە، شتێک بە مەسهەبەوە نەماوە. ئەمڕۆکە ئێمە لە مەسهەب لە بێئەتبارترین دەورانی تاریخی خۆیدایە. ئەوە خۆ قسەی مەسەلەن کەسێکی لیبراڵ یا کەسێکی چەپ و ئازادی خواز و کۆمۆنیستێک نییە کە بڵێ جەمهوری ئیسلامی تووشی بنبەست هاتووە. قسەی یەکێ لە نەزەریە پەردازانیەتی کە تاکو دوێنێکە لە نەوعی خۆی بۆ جەمهوری ئیسلامی پەروەردە دەکرد و ئەوانیان بۆ دروستەکردن. بۆی بەو لە حەزەوە ئەوەش وەزعەتێتی لە بواری اجتماعیدا جامعە لە کوڵاندایە جامعەی ئێران. ئێمە هەموو ڕۆژێک شایدی ئەترازاتی کرێکاری، ئەترازاتی ژنان، ئەترازاتی مامۆستایان، ئەترازاتی بازنشستەکانی، ئەترازاتی بنەماڵەهای حەق تەڵەب، بنەماڵەی گیانبەخت کردووان و ئاستی دڵڕەقی جەمهوری ئیسلامیش نسبەت بە جاران زیاتر بووتەوە. بۆیە بە هەمووی ئەمانە خۆی گشتی نیشانەی ئاڵوگۆڕە، هەم ئاڵوگۆڕە لە دەسەڵات هەرچی زیاتر کۆلا بێتەوە، هەم ئاڵوگۆڕە لە فەزای کۆمەلگاتە هەرچی زیاتر ناڕەزایەتیەکان بەرینتر دەبێتەوە. ئەوەی کە ئێمە زۆر جاروتومانە درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادی، ئەمە گەر معنای بکەینەوە بە زمانی ئەمڕۆیمان ژن لە شەقامایە، خەریکە خەبات دەکا، خەریکە ناڕزایەتی دەردەبڕێ. تەنانەت خامنەی ئەو ڕۆژانە کۆبوونەوەیکی لەگەڵ ژنانی نەتەوە جۆرا و جۆرەکان و کەمایەتی و ئەوانە کرد. ئەگەر گوێ بگرن قسەیەکی کرد، قسەکەی ئەوەیە دەڵێ ئێمە لە عەداڵەتی جنسیەتی لە بەرابەر عەداڵەتی لە بەرابەر بەرابەری جنسیەتی داینەکەن. ینی ئەو ڕۆکە خامنەی بە عنوانی نەزەریە پەرداز و وەلی فەقی دەبێ بێت تئۆری بکات ئەو شتانەی کە دێڵن تئۆریزەی بکە، تئۆریەکانی تەوزیح بدە. بەڵام هەموو کەسێک دەزانێت عەداڵەتی جنسیەتی لە واقعدا ینی سەرکوبی نیوەی ئەو کۆمەلگایە. عەداڵەتی جنسیەتی لە نەزەر جمهوری ئیسلامی و ینی چی؟ ینی پیاوێک حەقی چوار ژنی هەیە، حەقی تەلاقی هەیە، حەقی سەرپەرستی منداڵی هەیە، ژن هیچ نییە. ینی ئەوەی کە ئەمڕۆکە هەیە ئەوە عەداڵەتی خامنەی خەریکە ئەوە لە بەرابەر بەرابەری جنسیەتیدا کە دروشمی ژنانی شەقامە، دروشمی ژنانی ئازادی خوازە، دروشمی چەپەکانە، دروشمی شۆڕشی ژن ژیان ئازادی کە باسی مەسئلەی ژنی تێدا دەکەین. ینی بەرابەری جنسیەتی لە هەموو بوارەکانە، اقتصادی، سیاسی، خانەوادەجی، ئابووری، اجتماعی، هەمووی ئەوانە خامنەی بێ ئەوە ئاوا تئۆریزە دەکات. ئەوە لە کاتێکدایە کە 25 ملیۆن لە ژنانی ئێرانی ئەو ڕۆکە بە فەرمانی خامنەی خەریکی خانەداری 25 ملیۆن، ئەوە ئاماری خۆیانە. 14% ژنی ئێرانی ئەم ڕۆکە لە بەرهەمهێنانە شەریکن. وەکانە خامنەی دەڵێ ئەرکی ئێوە منداڵداری، ماڵداری، خزمەت بە پیاوە، عەداڵەتی جنسیەتی جمهوری ئیسلامی ینی ئەوە. بەڵام شۆڕشی ژن ژیان ئازادی داوای عەداڵەتی یا داوای بەرابەری جنسیەتی دەکات لە هەموو بوارەکانی مافی حەقی ژناندا. بەڵام خامنەی کە دێ ئەوە دەڵێ هەرچی زیاتر خۆی دەخاتە بەرابەری حەقتەڵەبی ژنانەوە. واگداریتان هەر ئەو ڕۆکە دوێنێکە کە بەرپرسانی خۆی قەزاییە چوونەتە زیندانی ئەوین و ویستویانە لەگەڵ ژنانی زیندانی سرودیان خوێندووە، شعاریان داوە، دروشمی مەرگ بەر جمهوری ئیسلامیان لە زیندانی ئەوین ناوتووە. ئەوە ینی بەرابەری جنسیەتی کە لە جواری شعارەکانی عەداڵەتی جنسیەتی خامنەی تێدا دەنەوە. بۆیە ئەو جنبشە زیندووە. ئەوە لەسەر مەسەلەی ژنان، لەسەر مەسەلەی ژیان، ئەو خەباتەی کە ڕۆژانە هەیە خەبات بۆ ژیانە، ئەوەی کە بازنشستەکان دەیکەن وە کانونی بەشێک لەوانە ئەو خەباتە مادەرانی دادخا، خانەوادەهای دادخواز، دایکانی شۆڕش. ئەوە من داوای لێبوردنە لێ دەکەم چون دیارە لە قسەکانتدا وەڵام بەم پرسیارەیە بینەرێکمان پرسیارێکی نرد کاکشەماڵ لە سەقزەوە دەستخۆشی کردووە و دیارە پرسیارەکەشدا قسەکانی بەڕێستاندا ئێستا هەیە، بەڵام کتم با پرسیارەکەیشی تیا بێت تەوزیحەکە زیاتر بدەیت. کاکشەماڵ نووسێتی کاک حەسەن باسی بەرەی ڕژیمی کرد، باسی بەرەی خەڵکیش بکرێت. کەسانێکن بە دامرکانەوەی خۆپیشاندان لەسەر شەقامەکان دەڵێن شۆڕشی ژینا کۆتایی پێهاتووە و شکستی خواردووە. وڵامی کاک حەسەن بەو کەسانە چییە؟ ئاسۆی خەباتی جەماوەری بۆ ساڵی داهاتوو چۆن نەبینێ؟
من پێم وابێ ئەو قسەیە لە جێگای خۆینی ئەو قسەیە هەر قسەیە بوو کە پێی وابوو لە هەفتەیەک و 10 ڕۆژ و 1 مانگە کۆماری ئیسلامی دەڕوخێ. ئێستا کە بۆ نەڕووخاوە لە نەزەر ئەو فکرەوە خۆ ئەساسی ناومێدیەکە، بەڵام منطقی مبارزەی سیاسی وانە، منطقی خەباتی جەماوەری، خەباتی کرێکاری، خەباتی ژنان وانە کە ئەوڕۆکە دەست پێکرد حتمما سنوورەکەیشی دیاری دەکەی ممکنە 2 ساڵیش توول پێشێ. بەڵام ئەوەی کە ئەوڕۆکە دەیبێن ئێمە زیندووبوونی ئەو جنبشەیە لە چه دەورەیەکە بەغیر ئەس ئەم 1 ساڵی ئەخیر ئێوە دەبینن بەرپرسانی خۆی قەزاییە بچنە زیندان، بەڵام بڵێن مەرگ بەر خامنەیی، مەرگ بەر جمهوری ئیسلامی، سرودی شۆڕەشگێڕانە بڵێن. لە چه دەورەیەکە ئێمە دەیبینین ژنان لەو ئاستەدا لە شەقامەکانە بن، لە چه دەورەیەکە دەیبینین بەو ئەندازەیە لە عەرزی 1 ساڵی ڕابردوودا ئامارهای ڕسمی دەڵێ 1500 خەبات و ئەتراز و ئەتسابی کاریگەریمان ئێمە لە ئێرانە هەیە، توولانی ترین ئەتساباتی هەر ئێستەکانی کە ئێمە قساگەین بێکەوە ئەتسابی کرێکارانی گروهی ملی سەنعەتی فولادی ئەهواز لە ئارادایە 8 ڕۆژەوەی ئەتسابە هەیە، زیاتر لە 1000 کرێکار لە ئەتسابان فشاریان بۆ هێناون، هەڕەشەیان لێکردوون، گاردی ویژەیان بردووە، جوابیان نادەنەوە و لە بەرابەریانە کرێکارەکان ڕاوەستاون و دەڵێن تا بە مافەکانمان نەگەین ئێمە لاخی ناکەین. هەر ئەوڕۆکە تەزاورە لە ئەردەکانی یەزد لە دژی پیسی هەوا ئەوە ڕووی داوە. ئایا کونی ئەمانە زیندووبوونی بزوتەوەیەک و حرەکەتێک نیشان نەدا بۆ خەڵکێکی حەقخواز، بۆ خەڵکێکی مبارز ڕۆحیەی خۆی و ئومێدەکانی خۆی لەوە وەرەگرێت. بەڵام و کەسەی کە پێی وابوو بە مانگیەک جنبشی ژینا سەر دەکەوێت و جمهوری ئیسلامی دەڕوخێ، معلومە بە نەڕوخانی جمهوری ئیسلامی بەشێ لە ئومێدەکانی ئەو دەڕوخێەوە، ئەو تەحلیلە لە جێگای خۆی نەبووە. بۆیە زیندووبوونی ئەو حرەکەتانەی کە ئەو ڕۆکە هەیە بە باوەڕی من زیندووبوونی جنبشی ژن ژیان ئازادیمان پێ نیشان دەدات، ئیدامەی ئەو حرەکەتەمان پێ نیشان دەدا و دڵخۆشمان دەکا بەوەی کە ئەو جنبشە تەجروبیاتێکی زۆری بەدەستێناوە، ئەزمونێکی زۆری بەدەستێناوە لە خەباتی کرێکاریە، لە خەباتی ژنانە، لە خەباتی دانیجویانە، لە خەباتی ماڵباختەکانە، لە خەباتی بنەماڵەهای عەداڵەت خوازە، هەمووی ئەوانەمان پێ نیشان دەدەن. بۆیکانێ من دەڵێم ئەو مبارزە ئەو خەباتەی کە دەستی پێکرد و لە کوردستانی شۆڕژگەریشەوە دەستی پێکرد، هەر لە شارەکەی کاکشەماڵەوە دەستی پێکرد، هیوا ئومێدێکی زۆری لە دڵی هەمومانە چاندووە و ئەو چەکەرانە من دڵنیام لەوەی کە دەبێت بە شکۆفە، دەبێت بە بەرهەمی لێ بەدەست دێنین، بەڵام ناتوانین کات تەعینکەین بۆ ئەوەی کەکەی ئەوە ڕوو دەدات. بەڵام پێم وابێ زۆر توولانی نابێت وە چون هەموو نیشانەکانی کۆتایی تەمەنی جمهوری ئیسلامی ئەمڕۆکە لە حرەکەتەکانی ڕژیمە، لە سیاسەتەکانیدا، لە بنبەستێکە جمهوری ئیسلامی شتێدایەتی ئەوانە هەموو دەبینی. زۆر باشە کاک حەسەن، بابینە سەر بارودۆخی کوردستان. هەرو جۆری کە خۆشتان ئاماژتان پێدا دیارە ساڵونیەک دوای ئەوەی کە چەقماخەکەی ئەو جۆری کە بە خۆتان کتان لە شۆڕشی ژینا لە کوردستان لە شاری سەقزەوە لێدرا، دوای ئەم ساڵونیوە ئێوە ئاستی خەباتی خەڵک و ورەی جەماوەر چۆن هەڵدەسەنگێنن؟ چەند فاکت هەیە بۆ ئەوەی کە بە ئێمە نیشان دەدات کە ورەی خەڵکی کوردستان بەرزە، ئومێدیان بە دوا ڕۆژ زۆرە و زیندووبوونی خودی ئەو جۆمشەمان پێ نیشان دەدات. یەکەمیان ئەوەی کە لە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینادا بە بانگەوازی هەم خەباتکارانی ناوخۆی وڵات و هەم حیزبە سیاسیەکانی دەرەوەی وڵات ئێمە مانگرتنێکی سەرکەوتومان بوو کە ئەتوانم بڵێم نسبەت بە مانگرتوەکانی تر بەربڵاوتر بوو، وسعەتی هەم لە شمال و تاکو نەجنوبی کوردستان، هەم لە شار و شارۆچکە و شارەدیەکانی کوردستانە بە نسبەتی مانگرتنەکانی تر زیاتر بوو. ئەوە خاڵێک. ئەو مانگرتنە دوو لایەنی بە معنایەک بە یەکەوە وەسڵ کرد. یەک تێکۆشەرانی دەرەوەی وڵات چ منفەرد چ لە حیزبەکانە و هەروەها تێکۆشەرانی ناوەی وڵات کە بە معنایەک نوع فاصلەیەک بە جۆرێک دەتوانین لە ناویانە دروست ببوو، بەڵام شۆڕشی ژینا تێکەڵپێکانێکی دروست کرد لە بینی ئەوانەدا. ئەو مانگرتنە جارێکی دیکە ئەو تێکەڵپێکانەی زیاتر کردەوە، ئەو ئیستحکامەی زیاتر کرد و نیشانیدا بە یەکەوە ئێمە توانین ئیدامە بەو شۆڕشە و بەرەو پێشبردننی و بە سەرنجام گەیاندنی بگەێنین. ئەوە خاڵێکی دیکە. خاڵی بعدی ئەوەیە کە ئەو خەباتەی کە لە خودی کوردستانە، ئەو نەفرەتەی کە لە جمهوری ئیسلامی هەیە، ئێوە تماشا بکەن
هەر لە مەسئلەی ژینگەوە کە جمهوری ئیسلامی تێکی دەدات. بەڵام زاکرۆسانە کە بووە بە دیاردەیەک هەر لە ورمێەوە هەتاکو نەدەچێتەوە ئیلام و شوێنەکانی دیکە بە دەیان هزار کەس لە گۆشە و کەناری کوردستانە ئەو شوێنانەی کە جمهوری ئیسلامی و دەست و تاقمەکانی دەیسووتێنن، داری لێچێنن، بەڕووی لێچێن، شتی دیکەی لێ، ئەوە ینی ژینگە پارێزی، ینی خزمەت بە ژیان کە خزمەت بە مرۆڤایەتیە و دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی کە دژایەتی لەگەڵ مرۆڤایەتیە، ئەو خۆی زیندووبوونی ئەو حرەکەت و بزوتنەوە نیشانەدا. سەرخۆشیەکی عادی لە کۆمەلگای کوردستانە بە هەزاران و دەیان هەزار کەس لە مەریوان لە پەسوێ زەحمەت کێشێک گیانی بەخت دەکات و سێت دەکات کە لە ئاڵای سووری کۆمەڵەمەوە پێچن بە سرودی دەلالۆ لە قەبرەکەم بخەن و گڵکەن بەسرمدا. ئەوە ئایکونی لە ساڵانی پێشوودا لەکوێوە داهات. ئەو ڕۆکە جەماوەری ناڕازی ورەی خۆی ئەتمادی خۆی لە یەکگرتووی و لە شەقام وەردەگرێت، دەنگی خۆی دەبیسێتەوە کە ئابڕۆکە ئەوە جەسوورە. مامۆستایەک لە شارێکی وەکو مەریوانە گیان بەختەکات، بزانن بە هەزاران کەس ڕسمەکەی دەبەن و لەسەر گۆڕەکەی و یاد یەکەن و سرودی بۆڵێن و ڕێزی لێگرن. لە شاری سنە تێکۆشەرێک تێدا دەچێت بزانن چی بۆ دەکەن ئەو خەڵکە. جاران وانە بوو، جاران بەر درگایان دەگرت، جاران بەری سەر قەبرستانەکانیان دەگرت نیان دەهێشت. ساڵ ڕۆژی گیانبەختکردنی گیانبەختکردووەکانمان لە گۆڕستانەکانی بۆکان و سنە و مەهاباد و شارەکانی دیکەی کوردستان چاو لێ بکەن، بزان بە چیها خەڵک دەچن و ڕێزدە و لەوانە دەگرن. بەشێک لەم دیاردانە لە کوردستان و بۆ دەروی کوردستان ڕۆیشتووە. ئایا کونی ئەمانە نیشانەی زیندووبوونی ئەو حرەکەتە لە جامعەی کوردستانە نییە؟ ئایا ئەو ڕۆحیاتەی کە ئەمڕۆ ئێمە لە کۆمەلگای کوردستانە دەیبینین، ئەوەی کە هەر کەسێک ئەم شەو دەخەوێ بۆ بەیانی چاوەڕوان دەکات، ئەوەڵ کارێکە دەیکا یا دەسەبات بۆ تەلەفۆنەکەی بزانێ خەبەر و باس چییە، یا دەست دەبات بۆ تەلەڤیزیۆنەکەی شاشەی تەلەڤیزیۆنەکەی تمەشاکە بزانێت چی قەوماوە، چی قەوماوەکەی چییە، بزانێت جمهوری ئیسلامی سەر بە لەشی ماوە یا نەماوە. ئەمە ئایکونێت لە ڕۆحیەیەکی چاوەڕوانی بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی لە گۆڕنانی جمهوری ئیسلامی و سەرچاوە ناگرێت. ئومێد بە ژیان، ئومێد بە مبارزە، ئومێد بە ئاڵوگۆڕ، ئومێد بە داهاتوو. ئێستا لەگەڵ پارێکە بەڕاستی قابلی مقایسەیە، لەگەڵ 2 ساڵ لەو پێش و پێش شۆڕشی ژینا قابلی مقایسەیە. ئەو خەباتەی کە مامۆستایان دەیکەن بەدەیان کەسیان لێ گیراون لە زیندانەکانان، بەدەیان کەسیان لێ تەبعید کراون و وڵاتیان فشاریان بۆی ناون بەجێ بێڵن. ئەو خەباتەی کە کرێکاران دەیکەن لە شارە جۆرە و جۆرەکانە، ئەو ناڕزایەتیانە، ئەمانە ئایکوونێ بە نیسبەتی پێشووتر لە متالبەیە، لە خۆڕاگریە، لە مقاومەتە هیچدان هەمووی ئەوانە بە ئامار و عەدەد بە لەباری ڕۆحی و لەباری دروشمەکانەوە، لەباری خۆڕێخستن لە ناوخۆی کۆمەلگای کوردستانە، هەمووی ئەوانە ئەوەمان پێدەڵێت کە ئەوە زیندوێتی جنبشێک نیشان دەدا. ئەوە بێنین لەگەڵ 3 ساڵەوە پێش مقایسەیەکەین، لەگەڵ داهەیەک و 2 داهەلەوە پێش مقایسە بکەین، زین ئەوانە قابلی مقایسەیە بەیەکترەوە. لەوەی کە فەرماندەکانی سوپا و هێزی ویژە ئەوانە کە تەجەموعێک دەبێت دەچن دەپاڕێنەوە لە خەڵک، جاران بێڕەحمانە سەربەتیانە کرد. لە متالباتی ڕۆژنامەکانی جمهوری ئیسلامی تماشا بکەن، دوێنێکە بە قەولی خۆیان 30% ئینترنێتیان گران کردووە. ڕۆژنامەی تەرەفداری جمهوری ئیسلامی بۆ خۆی دەنووسێت سورعەتی ئینترنێتی لاکپشتیە، بەڵام چوونە سەرەوەی نرخەکان خەرگوشیە، کەروێشیە، بە شێوەی ئینترنێتەکانمان وەکو چیسەڵی لێ هاتووە بە حاڵ دەجوڵێتەوە، بەڵام قیمەتەکانمان وەکو کەروێش کرد بە قەولی نەڵێ تاجی پێی ناگاتەوە، ئاوای لێ هاتووە ئاوا دەیبەنە سەرەوە و دەژڵێ دەڵێ ئەوە دەڵێن 30% درۆ دەکەن، کاکە ئینترنێتان 200% گران کردووە. ژیانی ڕۆژانە بەشا بکەن لەو خەڵکەی کە ڕۆژانە ئامار هەیە لە ساڵێکا زیاتر لە 100,000 نەفەر لەوەی کە پێی دەڵێن فەراری مەغزها ئێران بەجێ دێڵێ بە ئەتراز بە جمهوری ئیسلامی. ئەوانە هەموو چیمان پێ نیشان دەدا؟ زیندووبوونی ئەو جنبشە و لە سەرمەرگبوونی دەسەڵاتێکە ئەو جامعەی بەم ڕۆژە گەیانووە کە ئەمڕۆکە خەرجی شەڕی چەندین شوێنی دیکە دەدات و ئەوانە خەریکن وەکوتم جمهوری ئیسلامی تێدا دەدۆشن. بۆیکان هەمووی ئەوانە بە باوەڕی من زیندووبوونی ئەو جنبشە ئەو حرەکەتەوە واقعیبوونیمان پێ نیشان دەدات. زۆر باشە کاک حەسەن، یەک پرسیاری کەمان بواتووە لە شاری مەهاباد. کاک مستەفا ئەگەر هەڵە نەکەم، کاک مستەفا لە شاری
مەهاباد نووسیوێتی وەڵامی ئێوە کاک حەسەن بۆ ئەو کەسانەی کە دەڵێن بە گوێرەی پێویست دەوری حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی لەو شۆڕشەی ژینادا بە گوێرەی پێویست نەبەوە لاواز بووە یا کەسانێکن دەڵێ ئینکاری دەکەن. ئەگەر دەکرێت کاک حەسەن لەسەر ئەمە وەڵام بداتەوە بزانین نەزەری ئەو چییە؟ دەزانی ئەوەی کە هەموو جارێک ئەو پرسیارانە و ئەو تەوەقع لە حیزبەکان دێتە پێشەوە یەک واقعێتە سەرچاواگرێ، ئەویش ئەوەی کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی سازماندراوە، کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە، جا ئێستا چ بە ڕەخنە ئەوە مەترحکەن، چ بە لایەنگری لە حیزبەکان مەترحیکەن، چ بە ئینتزار لە حیزبەکان مەترحیکەن، ئەوەمان پێنیشان دەدا ئەم کۆمەلگایکی حیزبیە. یعنی چی؟ یعنی کۆمەلگایکی سازماندراوە. لەم کۆمەلگایەدا ئەحزابی جۆرا و جۆر، ڕاستی، چەپی، لیبراڵی، ڕادیکاڵی، کۆمۆنیستی، ناسیۆنالیستی، سوسیالیستی، مەسەبی، هەر کام لەوانە لەو جامعەیە هەنوو حزوریان هەیەوە. ئەوە یەکێ لە خاڵە بەهێزەکانی کۆمەلگای کوردستانە و ئەوەی کە دەڵێن لە ئەگەری هەر ڕووداوێکە لە بۆ جمهوری ئیسلامی بێتە پێشەوە لە ئەرزی هەفتەیەک و 10 ڕۆژە چارەنووسی جمهوری ئیسلامی قەتعەن ڕۆشن دەبێتەوە و ئەوەی کە دەڵێن ساڵی 57 فازێک کوردستان دواتر لە شوێنەکانی دیکە کەوتە ژێر سەیتەرەی جمهوری ئیسلامی هەرو جامعەی حیزبیەت یافتەیە. ئەو سوالە ئەومان پێدەڵێ بەداخەوە ئێمە ئەو تایبەتمەندیەمان لە ئاستی ئێرانە زەعیفە. ئەوە دەبێ هەمومان اعتراف بەوە بکەین و دەبێ حەول بدەین ئەو کەلێنە پڕ بکەینەوە. ئەو انتزارە بە نظری من لە جێگای خۆیەتی ئەو بەحسا، بەڵام دەبێت پرسیار لە هەر حیزبێک من ناتوانم لە زمانی هەموو حیزبێکەوە قسە بکەم، من دەتوانم لە زمانی حیزبی خۆمانەوە قسە بکەم، دەتوانم لە زمانی کۆمەڵەوە قسە بکەم. من دەڵێم ئەگەر سیاسەتایەکی دروست ئێمە ڕەچاومان نەکردایەت کە بە باوەڕی من تەئسیری بوو لەگەڵ لەسەر کۆمەلگای کوردستان لەسەر حیزبەکانی دیکەش، ئێوە تەسەووری ئەوە بکەن کە مەسەلەن کۆمەلگای کوردستان بەرەو سەڵتەنەت خوازی بڕۆشتایەت، حیزبەکان بەرە ئەو جهتە بڕۆشتایەن کە لایەنێک ڕۆیشت و چوون و منشوری مەحسا و منشوری فلان و جۆرجتاون و ئەوانەیان ئیمزا کرد، بەرەو ئەو جهتە بڕۆشتایەتین. ئێستا جنبشی کوردستان لەکوێ بوو؟ ئێستا ئەو کاک مستەفا ئەرزیابی لە حیزبەکان چی بوو؟ چۆنی هەڵەسەنگانی؟ بەغێر لە شکست ئەمان توانی شتێکی تر بڵێن؟ یاگەر جنبشی کوردستان بەرەو مەسەلەن مجاهدین و بەرنامەکانی ئەوان و دوا ڕۆژێک کە ئەوان دەیانەوێت وەرەقی لێ بدەن بۆ کۆمەلگای کوردستان، ئێمە بەرەو ئەوە بڕۆشتایەتین یا بەرەو ئەوە بڕۆین، سەرنوشتمان ئێستا لەکوێی ئەو حرەکەتەیە قەراری دەگرت. یا مەسەلەن هەر ئەوەی کە خودی جمهوری ئیسلامی زۆری پێخۆش بوو، درۆن بارانی حیزبەکانی کرد، موشک بارانی حیزبەکانی کرد، ترۆری دەست پێ کرد لێرە، بەرەو خەباتی چەکداریمان بەرێت، بەرەو حرەکەتێکمان بەرێت کە پشتی جبهەیمان نەبوو، بەرەو حرەکەتێکمان بەرێت کە ئامادەیی خەڵکەکەمان بۆی نەبوو، بەرەو حرەکەتێکمان بەرێت کە خەڵک سڵی دەکردەوە یادیان کرد پێشمەرگات وێتەوە لێ گەڕێنەوە جاشەڕی پێشمەرگە و بینەوە جمهوری ئیسلامی تەبلیغی پێوە دەکرد، ئەوە نیە لە دوی سنوورەکانەوە دێنەوە بەرەو ئەو جهتە بڕۆشتایەتین. ئێستا ئەم جنبشەی ئام دەستکەوتانەی کە ئەلان باسی دەکەین، ئەو خۆڕێک خستن و خۆ ئامادەجی و ئەو ئاڵ و گۆڕە، ئەو ئینقلابەی کە لە مێشکی کۆبەڵگادا ڕوویداوە بەتایبەت لە جامعەی کوردستانە، ئایا دەمانتوانی وا بڵێن؟ یا دەهاتین دەمانکوت بارگای حیزبەکانیان وێران کرد، بە سەدان پێشمەرگەی گیانی بەخت کرد، چەند سەد خەڵکی لەوە زیاتر، ئەو دڵڕەقیەی کە ئیسرائیل ئەمڕۆکە لە غەزە دەیکا بە باوەڕی من جمهوری ئیسلامی لە کوردستانە دەیکرد. بۆیە زۆر جار ئەوە دەڵێن لە ئاستی پێویستانە بوو، مەبەست ئەوەیە کە مەسەلەن لە خەباتی چەکداریان نەکرد، هێزی پێشمەرگەیان نەناردەوە، نەهاتن لە شنۆ و مەهاباد و سنە و بۆکان و سەقز و ئەوانەدا لەگەڵ ئەخرەگەر ئەومان بکردایە کە ئەوڕۆکە ئیسرائیل بەسەر و خەڵکی هێناوە، من لام وایە جمهوری ئیسلامی لەو دڵڕەخترە قەتڵعامەکانی قارنە و قەڵاتان و شوێنەکانی دیکە و شەڕی 24 ڕۆژەی شنە و 14,000 گولەی تۆپ و خۆمپارەیان دا بەسەر ئەو شارە، ئەوانەمانێکی لەبیر نەچوێتەوە. ئێستا ئەرزیابی لە حیزبە سیاسیەکان چی بوو؟ ئایا کارێکی باشمان کرد نەچوینە ئەو تەرحەوە ئەو کەمینەوە کە جمهوری ئیسلامی بۆی دانابووین، یا گیانی بە هەزاران کەسمان و شۆڕشەکەمانمان پاراست بۆ سەروبەندێکی دیکە، بۆ دەورانێکی دیکە، کامی باش بوو؟ جا بۆیە کانێ من دەڵێم بابین منصفانە قەزاوت بکەین، بابین دڵسۆزانە، هەرو پرسیارەی زۆر سەمیمانەیە کە کاک مستەفا دەیکا لە مەهاباتەوەی تەوقعاتێک لە جێگای خۆیەتی، بەڵام دەبێت گوێ لە ئینتزاری حیزبەکان، گوێ لە هەر حیزبێک و بە بەرنامە و بە سیاسەتی خۆشی هەواڵی سەنجێنی.
کاممان کردای بەخەباتی چەکداری لەگەڵ کوڕیشە لەگەڵ مجاهدین لەو فاسڕەیشدا لەناو حیزبەکانە کۆدەنگی دروست بووە علا ڕەغمی لایەنهایەکە کارشکەنیشیان کردووە بەڵام کۆدەنگیش دروست بووە هاوکاریش دروست بووە ئەوەش یەکێک ئەگەر شۆڕشی ژینا نەبوایەت ئەو ئاستە لە هاوکاریش کە لە ئەرزی ئەم یەک ساڵەدا لە بینی حیزبەکانە دروست بوو وە سیاسەتی هاوبەش بە یەک معنا لێرە لە هەرێمی کوردستان ڕەچاوکرا بە باوەڕی من ئەوەش بۆ خۆی مەحسوولی شۆڕشی ژینایە ئەوەمان بۆ بەدەست نەدەهات و ئەوە بۆ کاری داهاتوومان زۆر کەس ئەمڕۆکە متحد بووە بەوە ڕاستە شتی مەکتوبمان نییە دەست بۆ چەک نەبین لە بەرابەر یەکتریە ئازادی بناسرێ و ئەو بیرۆکەی کە ساڵهای ئێمە لە سەری کارەکەین خەڵکی کوردستان بە تەنیا خۆی ناتوانێت ئەو دێوەزمەی جمهوری ئیسلامی بڕوخێنێت دەبێ هاو خەباتەکانمان لە تاران و تەورێز و بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ڕادیکاڵ و دانیجویان و ئەوانە ببینینەوە ئەو ڕۆکە خەریکە ئەو بیرۆکەیە ئەو فکریەتە سیاسیە هەم لە ناو کۆمەڵگادا هەم لە ناو ئەوە ڕنگدانەوە و تەسویری داناوە ئەوانە دەست ئاوردی شۆڕشی ژینایە و دەستاوردی خەباتی حیزبیشە بە یەک معنا بەڵام دیارە لە پەنای ئەوەشدا خۆ خەڵکی دیکەیشن ئەرزیابی تریان هەیە بۆیە من جوابم بەو بەڕێزە ئەوەیە کە ئەوانە ئەو کارانە بوون کە لە یەک ساڵی ڕابردوو لەو ساڵ نیوەدا کراوە بەوەڕی ئەرزشمەند بوو زۆر باشە کاک حەسەن سەرڕای ئەو زەخت و فشارەی کە کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستانی هێناوە سەبارەت بە حیزبە کوردیەکان بنسبەت حزور و چالاکی ئێمە وەلایەنەکانی دیکە لە هەرێمی کوردستان ئەگەر بکرێت دوایین هەواڵ و گۆڕانکاریەکان چین پێمان بڵێ تقریبا لەو ماوەدا پشتی تازەتر و تایبەتیتر ڕووی نەداوە من پێم وابێ ئەوەی کە بە عێراق دەگەڕاوە بە زیادیەوە کردوێتی ئەوەی بە هەرێمی کوردستان دەگەڕاوە بە زیادیەوە کردوێتی باقی ئەو فشارانە و ئەو تەوەقوعاتانەی جمهوری ئیسلامی هەم انتزاری خەڵکی ناڕازی و خەباتکاری کوردستانی ئێران هەم انتزاری خەڵکی خۆڕاگری کوردستانی عێراق کە ساڵهای ساڵە بەڕاستی پشتیوانمان بوون و سپاسگوزاریشین لە هاوکاری و هەموو شتێکیان هەم انتزاری حیزبە سیاسیەکان لێرە کە ئەوەندەی هەرێم گەڕاوەتەوە بە خەڵکی ئێرە گەڕاوەتەوە بە حکوومەتەکەی ڕعایەت کراوە ئەو انتزاراتانە ئەوەمان پێ دەڵێت کە لەوە زیاتر نابێ ئیجازە بدرێت کە جمهوری ئیسلامی فشار بێنێ بۆ ئێرە نابێ لەوە زیاتر انتزاری ئەوەی بێ کە ئێرە بە قەولی فارسیڵێ خەڵوەتی ئەوانە باخچەی پشتەوەی جمهوری ئیسلامی و بە مەیلی خۆی تەراتێنی تێدا بکات بۆیە ئەوەی کە پێویست بووە کراوە ئەوان بە زیادیشەوە کردویانە و لەو فاصلەیەدا شتێکی تایبەتی تر نادوێتە پێشەوە جیا لەوەی کە ئێمە لایەنەکان لەسەر یەک هەڵوێست سوور بووین هەمومان ئەویش ئەوەی کە ئەوەیە کە خەباتی سیاسی دەکەین لێرە حیزبی سیاسین هەرەوەی کە لە دەرەوەی وڵات لە شوێنەکانی دیکە خەباتی سیاسی دەکەین لێرەش خەباتی سیاسیەکەین ئەو ئاستە لە چەک کە پێمانە بۆ تعرض و ئەوە نییە بەڵکو بۆ خۆپارێزیە لێرە هەموو کەسێک چەکی پێ بارها ئەوانەمان وتووە و حکوومەتی هەرێمیش ئەوە دەزانێت دەوڵەتی عێراقیش ئەوە دەزانێت ئەو کنترۆڵیش کە ئەوان هاتوون و سەردانیان کردووە و کردویانە ئەگەرچی زیادە ڕەویشی تێدا کراوە لەوە زیاتر پێویست نییە بەزافەن ئێمە پێشمان وتون کە ئێمە لێرە پەنابەری سیاسی نین ئێمە لێرە لێقەوماوی سیاسین حزبی سیاسی شۆڕژگێڕین و ئێمە تەسلیمی خواستەکان و متالبەکانی جمهوری ئیسلامی نابین ئەوەشمان بە سەراحەتەوە پێوتون بەڵام فاکتۆرێکیش کە لەم بینەدا هاتوێتە پێشەوە بە باوەڕی من مەشغوڵیەتی خودی جمهوری ئیسلامی بە شکست و ناکامیەکانیشی لە منتەقەکەدا لە مەسئلەی حماسا کە عملاً حماس ئەو ڕۆکە نیشانی دەدات کە بە جمهوری ئیسلامی بێگانەیە حزب الله ئەوە وەزیەتی تری خۆیان ڕایانگەیانوە تا ئێستا زیاتر لە 120 نەفەریان لەلایەن ئیسرائیلەوە لێ کوژراوە ئەوان سەربازێکی ئیسرائیلیان نەکوشتووە کە ئەوە نوێنەری جمهوری ئیسلامیە لە لوبناان و لە خاورمیانەوانە لە هەموو کەسێک زیاتر و ئەو خۆیان نەسرڵڵا وتوێتی کە ساڵانە حدودی بە 100 ملیۆن دلار پوڵی ئێران و چەکوچۆڵ و هەموو شتێکیان بەدەست دەگات و کاردانەوەیان نەبووە نسبەت لەم جەرەیاندا ئەوە وەزعەتی تری منتەقەکەیە کە بەسەریان بۆیە کانێ جمهوری ئیسلامی بۆ خۆی دەرگیری کێشمەکێشمایەکی زۆری هەم داخڵی ناوخۆیەتی هەڵبژاردنین لە پێشە لە
دوومانگی داهاتوودا هەم شکستەکانی سیاسەتی لە منتەقەکەدا بە باوەڕی من معقول بە نەزەر ناگات کە جمهوری ئیسلامی بیهەوێت گێژاوەیەکی زیاتر لەوانە بۆ خۆی دروست بکات. عاقلانەتر ئەوەیە کە ئەویش بەو کاری کە کردوێتی و دەوڵەتی عێراقیش دەڵێ ئێمە مەرزەکانمان بەدەستەوە گرتووە هاتوچۆ نییە، هەمووی ئەوانە ئەوە دەگەێنێ کە زاهرن هەموو کەس ڕازیە بە وەزیەتەی دروست بووە. دەبێ بزانین چ دەبێت و ئێمە هەموو حیزبە سیاسیەکان ئەو پشتی هاوبەشی خۆمانمان هەم بە حکوومەتی هەرێم هەم لە ڕێگای ئەوان و بە دەوڵەتی عێراق و هەم ئەوانە بە دەوڵەتی جمهوری ئیسلامیش گەیشتوێتەوە ئاگدار هەیە و خەڵکیش لێرە تا ئەو ڕادەی کە کراوە پیان وایە بەشێکی زیادە ڕەویە پشتیوانیەکەن لە خودی حیزب و لایەنە سیاسیەکانی. زۆر باشە کاک حەسەن، یەک پرسیاری کەمان لە شاری سنەوە بواتوە، پرسیاری کردو کتێتی ئۆپۆزیسیۆنی ڕاست تایبەتەن سەڵتەنەت خوازەکان زەربێکی قورسیان لە بزوتنەوەی ژینادا، دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە جارێکی تر لە شۆڕشی داهاتوودا زەربەیەکی ئاوا قورس نەخوادوە ئەم خەسارە نەبینێت؟ سوالێکی گرنگە. من دەڵێم بەسەلەکە تەنها بە سەڵتەنەت تەڵەبەکان لەم دەورێدا نابێ من تاریخە نەگەر چاوی لێ بکەین. زەربەی گەورەترمان ساڵی 57 خوارد. ئەو کاتە بوو کە ڕاپەڕینێکی حەق تەڵەبانە کرا، خومینیان هێنا CNN و BBC وانە لە مانگا نیشانیاندا، مرتجعێکی کۆنەپەرستیان هێنا کردیان بە ڕاهبەری ئەو ڕاپەڕین و قیام و ئینقلاب و هەر ناوێکی لێ بنین و کردیان بە دەسەڵاتدار لە ئێرانە و نەتەنیا ئێران تەواوی منتەقەکەی تێکدا، نەتەنیا بگرە منتەقەکە تەئسیری ئەوەی کە پێیان وەکت بە قەولی خۆیان ئینقلابی ئیسلامی تەئسیری لە ئەوروپا و لە تەقینەوەی ناوەندی یەهودیەکان لە ئەرژانتین و ترۆر لە ئەمریکا و لە هەموو دنیادانە. ئەگەر بانەوێ جارێکی کە ئاوامان لێنێت، من دەڵێم خەڵک دەبێت چاوکراوە بن، خەڵک دەبێت ئاگا بن، دەبێت وە شوێن دروشمەهای زریقە و بریقەدار نەکەوین، بەرەی ڕاست، بەرەی لیبراڵ، بەرەی دژ بە خەڵک، بەرەی کە بە دروشمی درۆینە خەریکن دروشم دەدەن و شعار دەدەن و لە عەمەڵدا شتێکی دیکە دەکەن، دەبێ خەڵکەوانە بناسێ. آخر کۆمەلگای ئێران تازە دوای 57 ساڵ لە دەسەڵاتە دارەتی پاشایەتی بگەڕێتەوە بۆ ئەو سیستمە کۆنە. ئەفغانستان چەند ساڵ پێش ئێمە ئەوەی لە گۆڕنا و نەجاتیان بوو کە ئەمڕۆ کە دەڵێن ئەفغانستان دواکەوتووە، تاڵبانی بۆ هاتووە، چی بوو هەمووی ئەوانە لە زۆر شوێنی دیکەی لە عێراقا سەڵتەنەت مێژووی کەم نەبوو لە وڵاتەی شاکەویستیان بیهێنەوە دوای سەدام و بۆیان نەکرا. بۆیە من دەڵێم مەسەلە نابێت تەنها بەوە کورتی بکەینەوە. سەڵتەنەت داوخوازی هەیە لە ناو کۆمەلگایشدا، موچینە کەسانێ ببن کە مەشروتە خوازیان پێ بڵێن، ئەوانە هەر هەن، بەڵام بەرەی ڕاستی ئەو جامعەیە داواکاریەکانی خەڵکی ئەم جامعەیە بەدی نایێنێت، نە داواکاری ژنان، نە داواکاری کرێکاران، نە خوێندکاران، نە گەنجان، نەتەوە بندەست، هیچ کام لەوانە بەدی نایێنێ. نابێ ئەوە بەرتەسکەینەوە بە تەنیا سەڵتەنەت خوازەکان. سەڵتەنەت خوازەکانی امتحانی خۆشیانیان داوە، بەڵام ئەو دەورە زەرێک ئەوە بوو کە لە خودی جنبشی کوردستانی شاکەسانێک پەیدا بوون کە پیان وابوو ئەوان لە هەموو کەس شانسیان زۆرتر هەیە و تەبقی معمول خراپیان خوێندەوە و بە قیمەتی خراپ بۆ خۆشیان بە زەرەری خۆشیان و ئەو لایەنەشیان تەواو بوو کە ئەم کارەیان کرد. بۆیە من دەڵێم بۆ ئەوەی کە ئەوە تێکرار نەبێتەوە، بەرەی لیبرال، بەڕێی سەڵتەنەت خواز، بەرەی ملی مەذهبی، بەرەی ئیسلاح خوازانی حکوومەتی کە ئەویش هەر جارێک و کەسانێکیان دەخستە هەلەکە سەما لە ناو ئۆپۆزیسیۆن و لە ناو حیزبەکانی جۆرا و جۆریشە، دەبێت خەڵکی کوردستان و خەڵکی ئێران بزانن کە ئەمانە بەشێکن لە سیستمێکی جیهانی سەرمایەداری، بەشێکن لە سیستمێک کە تەجروبە کراوە، ئەزمونونەکەی زانراوە چییە و ئەمانە ڕێگا چارەیان پێ نییە بۆ ئەم وەزیەتە. ئەمانە ئەتوانن سیماکان بگۆڕن، ئەمانە ئەتوانن بەجێ کەراواتیەک بێتە جێگای ئاخوندێک، بەڵام ئاڵوگۆڕێکی ئەوتۆ لە ژیانی خەڵکا دروست نابێ. ئەوەنە دیکتاتۆری سەدام حوسێن ڕووخە وەزی عێراق چۆنە، ئەوە نیە لە میسر بڕۆت بەشای کە ئەمڕۆ کە بزانە چۆن، لیبی چاو لێ بکەن بزان چۆنە. بۆ ئەگەر حرەکەتێک لە خوارەوە نەبێت، خەڵک بەهێزی خۆیان بە قودرەتی خۆیان بە ئاگاهی و سازماندراوی خۆیان نەیکەن، هەر بەڵاو موسیبەتێکیان بەسەر دێتەوە کە بەسەریان دێ و دەبێت ئەمە فەراتر لە بەرەی سەڵتەنەت خواز
بەرەی بۆرژوازی بەعام ببینین، بەرەی سەرمایه‌دارەکان و دەوڵەمەندەکان و تێروتەسەلەکان و لیبراڵەکان و پاڵپشتی سەرمایه‌ی جیهانی و منتەقەی ببینین کە ئەوانە بۆ شۆڕشی ژینا مەترسین، بۆ ئێستا بۆ داهاتوومان مەترسین و ئەوانە بناسین و خەڵک بۆ دوی ئەو شعار و دروشمانە نەکەوێت کە ئەوانە دێت. زۆر باشە کاک حەسەن، یەک پرسیاریکەمان لە شاری بۆکانەوە باتەوە. کاک شاهۆ لە شاری بۆکان وسێتی کاک حەسەن ئەگەر دەکرێت لەسەر ئەم شەڕی غەزە و ئیسرائیل سەبارەت بە شەڕی غەزە و ئیسرائیل ئەگەر لەو شەڕەدا دەوری لابردنی حەماس لە دەوری سیاسی لە دەرەوەی وە لە ناوخۆیدا ئەگەر لا ببردرێت چ کاریگەریەکی لەسەر حکوومەتی کۆماری ئیسلامی دەبێت، ینی نەمانی مەبەستێتی؟ زانی هەر کام لە جەرەیاناتی بنیادگەرای ئیسلامی کە سەرچاوەکەیان لە ڕاستیدا جمهوری ئیسلامیە لەباری چەک و چۆڵ و ئیمکاناتی ماڵی ئەوانە تەزعیفی خودی ئەمانە بە معنای تەزعیفی جمهوری ئیسلامیە. ئەگەر جەرەیانی حماس دەوێ بەو معنا کۆتایی پێبێ، من پێم وانییە حماس کۆتایی پێبێ، بەدە لێ حماس فکرە بەشێ لەو فکرێت چییە؟ بەشێ لەو فکرێت داپڵۆسین و بێڕەحمی و دڵڕقی دەوڵەتی ئیسرائیلە. تۆ ڕۆژانە 200 کەس لەو خەڵکە دەکوژی، ئەم 200 کەسە هەر لە دەوروبەری خۆیانە حەدیقەلەکەی 500-600 خانەوادە داغدارەکەی چەند نفرەتێک لێ پەیدا دەکەن ئەوانە. ئەو نفرەتەی ئەمڕۆکە کۆمەلگای کوردستان لە جمهوری ئیسلامیەتی نفرەتی لە ساڵی 58ەوەیە، لە بڕیاری جیهادەکەی خومەینیەوەیە، لە کوشتارێکی کە لە شار و دێهات و لە ئەدامەکان و لە هەمووی ئەوانەوەیە کە و خەڵکە پەیدای کردووە، یا لە ئێرانیشە. جا بۆیە حماس بە عنوانی جەرەیان ممکنە بەو شکڵە نەمێنێ و من تەسەوری من ئەوەیە کە نایڵن بمێنێت. ئایا کوونە دەبێت بە ڕێکخراوێکی مەسەلەن وەکو سازمانی ئازادی بەخشی فەلەستینی مەحموود عەباس واردی پرۆسەی سیاسی ئەبێت، ئەوە دەبێ ئاڵوگۆڕێکی گەورە لە حماسا دروست بێت. دەبێ بەشێ لەو ڕەهبەرانەی ئێستەی لە سەرکردەکانی و لە ڕەهبەرانی نظامی و ئەوانەی نمێنن، ئاڵوگۆڕێک دروست بێت کە تەنانەت بەرنامەی حماس لە حیزبێکی میلیتانتی نظامیە و بگۆڕێ بە حیزبێکی مەسەلەن کاری سیاسی بکە، ئەوەی کە ئەخوانیەکان کە منهەجی خۆشیان بەنەوەیەک ئەوەیە. بەڵام ئەم ساڵانەی آخر ئەو خشونەتە، ئەو بێڕەحمیە، ئەو نژاد پەرستی ئیسرائیل پاڵی ناو بە حماسەوە بۆ ئەو تاوان و جنایەتانەی کە کردی. بۆیە کانی وەک فکر بە باوەڕی من حماس دەمێنێت و تا ئەو جەرەیاناتێش ببن جمهوری ئیسلامی لە خۆ نییە و سیاسەتی منتەقەیە گرتوێتە پێش. بە باوەڕی من یەکێک لە دروستترین بۆ سیاسەتی خۆیان دەڵێن بۆ جمهوری ئیسلامی ئەوەیە دنیای ئەمڕۆکە دنیایکی تێکتەنیوە، سیاسەتی ئەمڕۆ سیاسەتێکی تێکتەنیوە. ئەوە سەیرە کە حیزبێک مەسەلەن کەسانێک بەخۆیان بڵێن شۆڕژگێر، بەخۆیان بڵێن تێکۆشەر لە گۆشەیەکی ئەو مەسەلەن کوردستانە، لە ئێرانە، لە پارچەیەکی تریە، پیان وابێ مەسەلەن ئەوە توانن لەو گۆشەیەدا ئەو سیاسەتەی کە ئەوان ڕەچاویەکەن خەڵکی کورد ڕزگارەکەن کە ممکن نیشتی ئاوا جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە خۆی بێڵێتەوە ڕێگایکی نەبوو بەغیر ئەزەوەی منتەقەکە نائەمنکە، ڕێگایکی نەبوو بەغیر ئەز گروپای نیابەتی دروست بکە. بۆیە بە زەرەر لێکەوتنی هەم ئەو گروپە نیابەتیانە جمهوری ئیسلامی پی تەزعیفە بێ سیاسەتی منتەقەیەکەی و تەسیر دەکاتە سەر سیاسەتی ناوخۆیەکەیشی و هەم بە نەمانی جمهوری ئیسلامیش. کەسی ئەگەر بیر لە نەمانی حماس و گروپایکی ئاوە باکۆن کاری سیاسی بکەن، مسلمانێکە کاری سیاسی خۆ لە جامعەیەکی سۆسیالیستی لە جامعەیەکی ئێمە داوای دەکەین، حکوومەتێک ئێمە داوای دەکەین بەری فعالیەتی گروپای ئیسلامی ناگرین، خۆ منعی ناکەی، بە شەرتی ترۆر نەکا، بە شەرتی جنایەت نەکا، سەر نەبڕێ، نوێژ دەکا، ڕۆژوو دەگرێ، مزگەوت دەکا، بەڵام دەوڵەت یارمەتی ناکات، حکوومەت خزمەت ناکا بەوە، بودجەی دەوڵەت و ماڵیاتی خەڵک نانێرێتە خزمەتی گروپایەکەوە کە سەری خەڵکی پێ بڕن. دەوڵەمەنێکە چێ مزگەوت دروستەکە بۆ خۆی زانێت. ئێمە بە خەڵکەڵێن لەوێ نوێژ ئەەکەی لە ماڵی خۆت بیکە، مەچۆ نەخێر ئەگەر پومان بێ دەرمانگای پێ دروستەکەین، بودجەی دەوڵەت بۆشتی دیکە مەسرەفەکەین. بۆیە کانی خۆ ئەگەر حماس بێ بە گروپێکی عادی لەو جامعەیەدا ئەو حەقی خۆیەتی. ئێمە بەری ئەو بیر و باوەڕێ ئەوان ناگرین، بیر و باوەڕێک کە خەڵکێک باوەڕی پێێتی با بێ وەکو خەڵکیشی متەمەدن کە تەبعیدە لە زۆرێک لەو گروپە ئیسلامیانە کە ئەوەیان ببێ. بۆیە من پێم وابێ ئەو بیرۆکەی ئیسلامی، بیرۆکەی حتا بنیادگەرایی باتەوەجو بەو خشونەتە بەو سەرکوتەی کایە دەمێت. تۆت مشاکر لە عێراقا، لە عێراقا ئەوەی کە شیعەکان لە عەلەی سونیەکان دەیکەن، ئەوەی داعش لە عەلەی ئەوان کردی، ئەوانە ئەوە جوابی خۆی دروست دەکات. بەشێک لەوە ئەو تووڕەی و خەشم و کوشتار و سەربڕین و ئەوانە دژەکردەوە دروستەکە.
خب دەبێت سەرچاوی ئەوە وشکەی ئەوەیش بە بەرنامەی چەپەکان بە بەرنامەی سوسیالیستەکان بە کۆمۆنیستەکان دەکرێت بە جەرایاناتی ئیسلامی و بە لیبراڵەکان و لە نەزەری منەوەوانە ناکرێت بۆ کارم پێما بێ حماس تەزعیفە بێ حماس مەجای ئەو نوعی ئەو هەموو ژێرخانی اقتصادی وڵاتی وێران کرد بانگەکانیان سەڵافیەکانی دوێنێ پێرێکە بڕی تونێلەکانیان تەقانەوە بۆیە ئەو حماسی دوای شەڕی غەزا و حماسی جاری پێشوو نابێت. زۆر باشە ئەگەر حەورانی و تاق فەرمان پێم بڵێن من دەدەخەیەکم کاتی ئزافە دەوێت. زۆر باشە کاک حەسەنمە دوو پیرسیاری کرشمان بواتووە یەکیان لە شاری بانە ئەوی تریشان هەر لە شاری سنەیە. کاکسم کۆ سەر هەڵدان لە شاری بانەوە وسێتی سڵاو ڕێزم هەیە بۆ میوانە بەڕێزەکەتان کاک حەسەن پرسیاری من ئەوەیە کە خامنەئی لەم چاو پێکەوتنەی ئەخیریدا مەبەست و چاوەڕوانی چی بوو کە وتی ژنان ئەبێت بنەماڵەکانیان و هاوسەرەکانیان هام بدەن بۆ دەنگدان لە حاڵێکدا دژمنی سەرەکی ئەم ڕژیمە ژنانی کۆمەلگای ئێرانن. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزە کاکسم کۆ سپاس بۆ کاکسم کۆ لە شاری بانەوە ئەوەی ڕاستی بێت بۆ خامنەی هەموو کەس دەزانێت و بۆ ئەو ڕەوتە بنیادگرا ئیسلامیانە دەزانین ژن کە چ جێگە و پێگەیکی هەیە. خامنەی لەلایەکەوە ئەوانی کرد بە خانەدار و مناڵدار و خزمەتکاری پیاو لە لایشی دیکەیشەوە کە دێتە سەر تەوەقعی ڕژیمەکەی لە نیوەی ئەو کۆمەلگایە پیان دەڵێ ئەوان هاندەر بن بۆ ئەوەی کە ژنان پیاوەکان کوڕەکان براکانیان کە سوکاریان هاندن چن ڕێ بدەن بە خامنەی. هۆکار چی بوو؟ هۆکار ئەوەیە کە خامنەی لە ئێستەوە نگەرانە کە سندوقەکانی دەنگدانیان لە مانگی ڕەشەمەدا دەوروبەرەکەی خاڵی دەبێت. نگەرانە کە خەڵک دەنگیان پێ نادا نە بە نوێنەری مەجلیسی نە بە شوراهای ئیسلامیان نە بە سەرۆک کۆماریان نە بە شەخصی خۆی بە هیچ کام نە بە ئەو ناوەندانەی تری دەسەڵات و قۆڕخکاری ئاینی کە ئەوان کردیان بە هیچ کام لەوانە خەڵک ڕێی نادات. جمهوری ئیسلامی بە عنوانی ڕژیم بە عنوانی ئایدۆلۆژیای ئیسلامی اعتباری نەماوە لەو کۆمەلگایەدا و خامنەی لەلایەکەوە ژنان سەرکوت دەکات لەلایەکەوە زۆر زەبوونانە خەریکە تەوەقعیان لێ مەطرح دەکات. من دەڵێم هەر کەسێکیش هەر ژنێکی ئازادی خواست دەبێت جوابی نابێ بۆ تەوەقعانی خامنەی دەبێت جوابی براکەی بە کوڕەکەی بە کچەکەی بە خۆی بە خانەوادەکەی بە هاوسەرەکەی بڵێ نەخیر ئێمە تەرەفداری شۆڕشی ژن ژیان ئازادین ئێمە ئیدامەی ئەو شۆڕشە دەدەین و جوابی هەمومان نایە بۆ ئەوەی کە خامنەی دێڵێ. من دوێنێکە ساحبەیەکی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی خودی جمهوری ئیسلامیم دی تقریبا 90% ئەو کەسانەی کە مساحبەیان لەگەڵ دەکات ژنن هەموویان دەڵێن دیارە ئەوان هەدەفیان هەیە و نازانم چۆنیش بڵاویان کردوێتەوە لە دەستیان دەرچوە یاری شتێک هەر بە ژن و بە پیاوەوە لە 20 نەفەر مساحبەی کردووە هەموویان دەڵێن لە هەڵبژاردنیان بەشداری ناکەین. کەسانی دەڵێن بەشداریمان کرد هەڵەمان کرد دەڵێ هەڵەی دووبارەمان تێکرار ناکەینەوە ئەم ڕژیمە ئاوایە فاسدە فەساد لەو پەڕی خۆیدایە دەسەڵات بۆچی ئێمە بۆچی ڕێدێن بە ئاغای خامنەی ئاوا دەڵێن لەگەڵی بۆیە ئەوە بۆ بازارگەرمیە بۆ تەشویقکردنی ئەو ژنانەیە کە ژنانی حکوومەتی بوون کۆیان کردەوە بۆ خامنەی و بە باوەڕی من نگەرانی شخصی خامنەیشە لەوەی کە سندوقەکانی دەنگدانیان چۆڵ دەبێت و لە ئێستەوە بازارگەرمی دەکات بۆ ئەوەی کە خەڵک بەناو نوێنەرەکانیان بە شورایان بە مەجمعی تەشکیل هەر شتێک ئەوەی کە لە انتخاباتەدا قەرارە بیکەن خەڵک جەزب کا بۆ ئەو بەناو هەڵبژاردنەکە لە ئێستەوە دروشمی ئێمە و هەر هێزێکی ئازادی خواست بایکۆتە مەبێ ئەملا ئەولا نابێ ئەسن قسەی لێ بکرێت کەەوە کەسێک پەیدا بێ مەسەلەن لە کوردستانە ناشۆراکان فەرقیان هەیە ئێمە لە دەورانی پێشوودا ئەو کێشەیەمان لەگەڵ هەندێک لە حیزبەکان بوو کاکە شۆرانیە تاکوونێ فەرقی ببێ ئەوە ئەزمموی دموکراسی نییە ئەگەر پێتان وابێ ئەوەیە ئەوە ئەزممونێک کە جمهوری ئیسلامی دەیەوێت لەو تەریقەوە حاکمیەتی خۆی بەرێتە پێشەوە خۆفرۆش زۆر کات خەڵک خاتە بەرابەری یەکتریەوە سیاستەکانی بەرێتە پێشمانە نوێنەری خەڵک نین ئەگەر خەڵکی باشیشیان تێدا بێت ئەم ساڵ دەبێت خەڵکی باش خەڵکی تێکۆشەر چاوێ بکەن لە دەوروبەری شارەکانیان چاوێ بکەن لە قەبرستانەکانیان بزان بە هەزاران جوان لە 57ەوە تا ئێستا لە ساڵی ڕابردوودا 130 دانە جوانی خوێنگەرممان کوڕ و کچیانیان بەخروی کەسێک دەبێت لە ڕووی هەڵنەیەت بڵێ من دەچم کاندی دەبم بۆ شوێنی کیاوە ینی دەستێکەڵکردن لەگەڵ خوێنی ئەو جوانانەمان لەگەڵ جنایەتکارەکان کە ئەو خوێنانیان ڕشتووە
بۆیە لە ئێستەوە دەبێ ئەمانە بایکۆتێکی لە سەدی بێ لە کوردستانەوە لە دەوروبەری لە ئێرانیشا تەبعاً دەبێت لە دەوری بەناو سنووقەکانیان پەپوو بخوێنێت. زۆر باش کاک حەسەن، یەک پرسیاری تر لە شاری ئەڵبەتە دەوروبەری سنا ناوینە نووسیوە، من داوای لێبوونی لێ دەکەم بە فارسی نووسێتی بەڵام زۆر تێکەڵ بووە وشەکانی، بەڵام من لێ تێگەشتم لە پرسیارەکەی دەڵێ کاک حەسەن بڵێ ئێمە دەزانین کە مبارزە لە کوردستان ینی پێویسترە، بەڵام بۆ دەرەوەی کوردستان دەبێت چی بکرێت؟ سوالێکی زۆر گرنگە، بەشێکیەوە ئەرکێکی حزبیە، بەشێکی ئەرکێکی هەر تاکێکە تاو جێگای بارکی حزبی دەگەڕێتەوە. ئێمە وەک حزبێکی سەرتاسەری حزبی کۆمۆنیستی ئێرانمان هەیە کە کۆمەڵە بەشێک لەو حزبە یا بەشی گرنگ و کۆڵەکەی خودی حزبی کۆمۆنیستی ئێرانە. کاری حزبیمان و کاری ئازادی خوازانشمان ئەوەیە کە ئێمە لەگەڵ هاوسەرنوشتەکانی خۆمان لە خارجی کوردستانە ئەسقەزا دەبێت زۆرترین کار بکەین، ئەسقەزا دەبێت زۆرترین پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوان بێ. ئایستا حەقوا بوو بەدەیان فعالی کرێکاری، بەدەیان نەهاد و ناوەندی کرێکاری پشتیوانی خۆیانیان لە فولادی ئەهواز ڕابگەیاندایێت کە ئێستەکانەوە دە ڕۆژە خەریکی ئەتساب و مانگرتنن بە خەڵکی بەدەیان شار پشتیوانیان کردایە لە تەزاوراتی خەڵکی ئەردەکان لە ئێست، پشتیوانیان کردایە لە زیندانیانی سیاسی ژن کەەوە لە مانگرتندان دروشم دەدەن، شعار دەدەن، داخوازەکانیان تەرحەکەن. بۆیەکانی ئێمە دڵنیاتان دەکەم لەوە سبحینێ بە هاتنی سەڵتەنە تەڵەب و لیبراڵەکان و کێو ئەوانە مافەڕەواکانی خەڵکی کوردستان نادرێ. ئێمە هیچ ڕێگایەکمان نییە بەغەیرەز ئەوەی کە لەگەڵ هاوچارە نووسەکانی خۆمان لە ئاستی ئێرانە متحد بین. ئێمە هیچ ڕێگایەکمان نییە کە لە شەقامەکانی تاران و تەورێز و شیراز و ئیسفهان و مەشهەد و ئەوانە خەڵک بڵێن خەڵکی کوردستان حەقی خۆیان ئەگەر بیانەوێت جیابنەوە، حەقی خۆیانە بیانەوێت دەوڵەت تەشکیل بدەن. بەڵام ئێمە پێمان خۆشە هاوسەرنوێژ بین، بە یەکەوە بین لە خێر و بەرەکەتی ئەم وڵاتە کە ئەمڕۆ سپای پاسداران و باندێکی فاسدی دەسەڵات ئیسفادەی لێکەن، هەمومان وەکو یەک بە یەکسان ئیسفادەی لێ بکەین و ئەوان ئەو دواکەوتویەی کە ئاگاهانە کۆماری ئیسلامی لەباری اقتصادی و بەسەر کوردستانی بڵێن جوبران بکرێتەوە، بڵێن حەقی کورد سەرنوشتی خۆی خەڵکی کورد و خەڵکانی تریش ئەوە بکەن. بۆیە ئێمە دەبێت هاوسەرنوشتین لەگەڵ ئەوان، هاوچارە نووسین بۆ نەمانی جەمهوری ئیسلامی و هەروەها هاوچارە نووسین بۆ دواڕۆژ. ئێمە دەبێت پیان بڵێ کاکە گیان ئێمە گەر زۆرێک لەو دەستکەوتانەمان بەدەستێناوە کۆمەلگایکی حزبیەت یافتەین، فەرموو حیزبەکان هەن، حیزب هەڵبژێرنێش بۆ حیزب دروستکەن، نەهات تەشەکل، نەهاتای دموکراتیک، نەهاتای کۆمەلگای ئەوی پێ دەڵێن نەهاتای ئیجتماعیە جامعەی مەدەنی، تەقویەتی بەرەی پێشکەوتو و ئازادیاز و ڕادیکاڵ بکەن لە شارەکانی دیکەدا. هەر تێکۆشەرێکی سیاسی کاچێتە هەر گۆشەیەکی ئەو ئێرانە با بۆ خۆی پەیکێکی ئازادی بێت بۆ شۆڕشی ژیان ئازادی. ئەوانە ئەو ئەرکانەیە کە لە سەرشانمانێ ئەگەر ئەم دروشمە لە کوردستانەوە هاتووە دەبێت ئەم دروشمە هەمەگیرکەین. لە نانی شەو بۆمان لازمترە. ساڵانە بەدەیان و سەدان هەزار کرێکار لە کوردستان و دەچن لە خارجی کوردستانە کار دەکەن، دەچن لە زانکۆکانە دەرس دەخوێنن، لە کوورەخانەکانە کرێکارن، لە ناوەندە سەنعەتیەکانە، لە شرکەتای ساختمانیە. ئەمانە ئەو کەسانە بن کە خەڵکێکی زۆرتر ئاگاکەنەوە وشیارکەنەوە بەدەلیلی ئەوەی لێرە بمانەوێت نەمانەوێت لە جامعەی کوردستانە ئاگایی سیاسی بە حکمی ئەحزابی سیاسی زیاترە و ئەوە کلێنێکە لە پێشتری من ئەرزم کردن لە خارجی کوردستانە ئەوە وجودی نییە بەداخەوە. ئێمە دەبێت ینی هەمڕەنگکردنی خۆمان وەکو خۆلێکردن ئەو ئەرکەیەکە لە سەرشانی هەر تێکۆشەرێکی سیاسی حزبی و غیرە حزبیە، تێکۆشەرانی کۆمەلگای مەدەنیە، ژینگە پارێزانە، ژنانە، ئازادی خوازانە، دەبێت ئەو پەیچی ئاگایی و ئازادیە بن بۆ خارجی کوردستانیش. زۆر باش کاک حەسەن. دەنگ نییە لای من کاگە میر، ئەگەر دەنگی منتانێ دەنگ نییە. دەنگی من هەیە؟ ئاستا هەیە بڵێ. زۆر باشە کاک حەسەن، لە شاری مەهابادەوە دووبارە پەیامان بواتوە شەپۆل لە شاری مەهاباد نووسیبێتی ئەم ئەزمونەی ڕۆژاوا زۆر جیاوازە لەگەڵەوەی هەرێمی کوردستان، تایبەتەن ئەم دەستورەی کە تازە بڵاوبووتەوە. ئایا دەکرێت همچین ئەزمونێک لە دواڕۆژدا لە کوردستانی خۆماندا ببیندرێت؟ من پێم وابێ ئەزمموی دواڕۆژی ئێمە دەبێت لەوە فراوانتر بێت، چون کاچێتی ئەو ئەزمونە بەشێکی وەرگیراوە لە ئەزمموی ساڵی 57 ئێمە بنکەکانی شاری سنە، شوراکان،
هەروەها ئەزمموی کوردستانی عێراق لە سەردەمی ڕاپەڕین ئەزممونێکی زۆر باش و بە نرخ بوو لێرە ڕاپەڕین کرا لە تەواوی شارەکانی کوردستانە ڕاپەڕین کرا شوراکان دروست بوون ئێمە خۆمان تێدا بووین بەشدار بووین تێدا ئەوانە هەمووی دوایی چ وەزیەتێک بەسەر هات خەڵک لە سیاست دوورکەوتەوە چی بوو فاستەی تەبقاتی گەندەڵی دەسەڵاتی مرکز بەسەر ئەم ناوچەیەدا دنەدانی شەڕی ناوخۆ دەخاڵەتکردنی هێزی بەتایبەت تورکیە و ئێران و هەمووی ئەوانە ئەو جەمبە منفیەکانی بوو بەڵام خۆ لە ئەوڵەشتی زۆر باش کرا لە لێرەشە دوایی ئەوانەین کرا بۆیە ئەوەی کە ئێستا کراوە بڵێ ئەزممونێکی باشە دەستکەوتایکی باشە من پێم وابێ لە دوا ڕۆژی دەسەڵاتدارەتی جەماوەری ئەوەی کە بەرنامەی کۆمەڵش هەیە دەسەڵاتدارەتی جەماوەری لە دوا ڕۆژی کوردستانە ئێمە دەبێت فەراتر لە کانتۆنەکانی کوردستانی ڕۆژاوا بڕۆین ئێمە دەبێت بەرنمەیەکی دموکراتیکتر و ئینسانیتر و ڕادیکالتر و ئەوە داڕێژین ئەو تەجروبەمان هەیە ئەبێ ئەو بەرنامە بێنین لە پێشدەستی خۆمان داینین بڵێن ئەو بەشەی کە مەسەلەن ئەوە خاڵە زەعیفەکەیەتی بەهێزیکەین ئەو شتەی تێدانی ئەوانەی پێ زیادکەین ئەو شتانەی مەسەلەن نادەقیقە دقیقیکەینەوە بۆیە کانێ منطقی هەر مبارزەیەکی سیاسی ژوایە ئەوڵی قانونی ئەساسیە کە دوای شۆڕشی گەورەی فەڕەنسا کرا هەرو قانونی ئەساسیە نییە کە ئەوڕۆکە لە وڵاتانی دیکەدایە بوو بە منبعێک و منهەجێک بۆ شوێنەکانی دیکە بۆیە کانێ بڵێ ئەو قانونە ئەو شتانەی کە لە ڕۆژاوە تەسویب کرا ئێمە لەسەریشی قسەمان کردووە باشن بەڵام بە نسبەتی داهاتووی جنبشی خەڵکی کوردستانی ئێرانەوە من دڵنیام شتی تازەتر دێتە ئاراوە و دەستکەوتی تازەترمان دەبێت و دەبێت ئەوە بەهێزتر و دەوڵەمەندترکەین ئەگەر لەو ئاستێدا بیهێڵینەوە ئەوە معنای ئەوەی کە و کۆمەلگامان بەداخەوە بەرەو پێشەوە نەچووە لە سوورتێکا جامعە بەرەو پێشەوە دەڕوە متالباتی تازەتر دێ شتایکی ئەو ڕۆیتر دێتەنە ئەو خاست و متالباتانەمە ئەگەر چی ئەوە بۆ ئێستەی ڕۆژئاوا هەنگاوێکی لە پێشە ئێمە پشتیوانیمان لێکردووە لێ دەکەین جێگای دەستخۆشیە باو هەموو محدودیت و فشار و زەخت و زۆرانش کە لە سەریانە دەبێت لە جێگایکی ترا مەجال ببێت لەسەر کەم و کوڕیەکانیشی قسە بکەین وە لە داهاتوودا بە باوەڕی من دەبێت ئێمە یاسایکی گشتی لەوە گشتگیرتر ڕادیکالتر و هەمەجانبەتر و ئەوەمان بێ بۆ دواڕۆژی کۆمەلگای کوردستانی لای خۆمان. زۆر باشە من پرسیار نەهاتووە هاوڕێیان ئەگەر پێم بڵێن بەڵێ 5 دقە کاتمان ماوە کاک حەسەن دیارە محور زۆر باسکرا بەڵام ئێمە زیاتر چشمان خستە سەر بارودۆخی ئێران و تایبەتەن کوردستان سەرڕای هەموو باسی کە کرا ئێوە داهاتوو چۆن ئەبینن و هەڵسەنگاندنتان چییە لە ساڵی تازەی زاینیدا 2024 بەداخەوە ئێمە ئەو ساڵیش بە وەزعێکی ناخۆش دەست پێ دەکەین هەم لەلایەکۆ دوو شەڕی زۆر نائینسانی لە ئارادایە ئەو شەڕی کە ئیسرائیل لە دژی خەڵکی ستەملێکرا و بێدیفاعی فەلەستین و کوشتارێکە ڕۆژانە دەیکەن و ئەو تاوانانەی کە حەماس دای بەدەست ئەوانەوە وهروەها ئەو شەڕێش کە لە ئوکراینە هێستا بەردەوامە من تەسەورم ئەوەیە کە ئەو شەڕانە بە بارێکی باشە بە قازانجی ئەو خەڵکانە تەواو نابێت ئەوە لە ئاستی جیهانیەکەی ئەگەر چاوی لێ بکەین بشەڕێ حماس ئەوە نازانین بەڕاستی بە وردی چی لێ دێ ئایا کوێنێ ئەو ئاورە پریش داهاوێژێ بۆ شوێنەکانی دیکە ئەوەی کە لەم ڕۆژانەی ئەخیرا دەیبینین و بەتایبەت لێدان لە پێگەکانی ئێران لە سووریە لە عێراق لە حوسیەکان لە هەمووی ئەوانە شتێکی باشمان پێ ناڵێت نیگەرانی لە قوڵبوونەوەی زیاتری ئەو شەڕابین دێ بە نسبەتی کۆمەلگای ئێرانەوە من لام وایە لە ناوخۆی ئێرانە بەداخەوە وەزئی ژیانی خەڵک باشتر نابێت بە دلیلی ئەوەی کە جمهوری ئیسلامی توانای ئەوەی نییە فەساد و گەندەڵی و دزی و تاڵان و بڕۆ ئەوانە لە ئاستێکدایە کە وەها ئەم سیستمە ینی سیستمێکی وەها فاسدە کە ناتوانێت دەست بۆ کوێ بەرێ دەست بۆ کێ بەرێ چەندێک ئەعدام کەن بە ناوی ئەوەی کە مەسەلەن ئەمانە ڕەشوەیان خواردووە ئەمانە اختلاسیان کردو ئەمانە هەڵاتون ئەم پوڵانە مسادرە بکەنەوە سەر تاپای سیستمەکەوایە بۆیە ئومێدێک بە باشبوونی وەزی اقتصادی نییە ئومێدێک بە ئەوەی ئەم دیکتاتۆری و ئیستبدادە سیاسی کە هەیە مەسەلەن بەستا کەمتری بکاتەوە نییە چونکە جمهوری ئیسلامی
مەرجی خۆی لە هەر نەوع ئیسلاحێکا دەبینێت کە بە قازانجی خەڵک ببێتوانە. بەڵام ئەوەی کە جێگای ئومێدەواریە، ئەوەی جێگای دڵخۆشیە، ئیدامەی ئاعترازاتە، ئیدامەی ناڕزایەتیە، ئیدامەی شۆڕشی ژن ژیان ئازادیە، ئیدامەی هاتنە ئارای ئەرسەهایەکی دیکە لە خەباتی ژنان، لە خەباتی خوێندکاران، لە خەباتی کرێکاران، بەرینبوونەوەی ئەوانە چوونە سەرەوەی ئاستی تێکۆشان و ئاگاهی و سازماندراویە، متحدبوونی زیاتری خەڵکە، پەرەپێدانی کۆمەلگای مەدەنیە، هاتنە ئارای جەریانات و نەهاتایەکی تازەترەکە ڕۆژانە ئێمە ئەوانە دەبینین لە شارەکانە، خۆڕێخستن بۆ مبارزەیەکی نەهایی لە بەرابەر جمهوری ئیسلامیدا. و هەروەها ئەو هەڵبژاردنانەی کە جمهوری ئیسلامی بە ڕێگاوەیەتی دەیەوێ بیکات و ئەوانە زەعف و زەبوونی جمهوری ئیسلامی تێدا نیشان دەدرێت. ئەگەری ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە ێزگار زۆرە، بەڵام ئەم چکۆلە بوونەوەی دەسەڵاتە و ئەم بێستا بە قەولی فارسی هەستەیەکی چکۆلەی دەسەڵات کە دروست دەبێ ئەوانش دڵڕقترە بن لە بەرابەری ئەو حرەکەت و ئەتراز و ناڕزایەتیانەیە. بۆ یەکانێ بە نسبەتی خەباتی بنێوانی خەڵک و جمهوری ئیسلامی و ئومێدەواری زیاتر هەیە، ڕوو لە گەشە بێ، ڕوو لە تەقینەوە ببێ، بە تایبەت خەباتی ئابووری، خەبات بۆ ژیان، ئەوەی کە دەڵێن شۆڕشی ژن ژیان ئازادی، ئەو خاڵی ناوەڕاستیەکەی مبارزە بۆ ژیان یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ساڵی داهاتووی زاینی دەبێت لە بەرابەر جمهوری ئیسلامیدا. خەباتی ژنان گەشەی زیاتر دەکا بە باوەڕی من، تووردانی زیاتری ئەو قەوانین و داخوازە ئێرتجاعیانە چ قانونی چ بە عەمەڵی کە جمهوری ئیسلامی دەیکات. ئەگەری پاشەکشێکردن زیاتر هەیە بە جمهوری ئیسلامی، ئەگەر چی جمهوری ئیسلامی حەول دەدات نوتیژی بنوێنێ بۆی پاشەکشێ نەکات. بەڵام ئەوە منطقی مبارزەیە، بە هەر میزانێک هێز زۆرتر بێ، نیر و زیاتر بێ، تەوازن بەلای بزوتنەوەی خەڵکدا بێ، ئەو زۆرەی جمهوری ئیسلامی پاشەکشێ پێ دەکرێت. ئەوانە ئەو ئەگەر و ئەوەی لە بەرامبەرماندایەوە بە نسبەتی لایەنی ئێمەشەوە، بە نسبەتی کۆمەڵە، بە نسبەتی چەپەکان، بە نسبەتی هێزی سوسیالیست لە کۆمەلگای کوردستانە لام وایە لە هەموو کات زیاتر ئوفوقمان، ئومێدمان، بەرنامەمان، ڕێبازمان، سیاسەتمان بۆ ئاڵوگۆڕ، بۆ ئومێدەواری بە ئاڵوگۆڕ دەبێت لەو بەرنامانەدا زیاتر ببینرێتەوە و ئەو دروشم و داخوازانەی تا ئێستا کۆمەڵە لە کۆمەلگای کوردستانە مەترحی کردووە لە هەموو لایەنێک زیاتر خۆڵکێشی نەبێت، حەقانیەتی بەدی هاتووە لە هەر دەورەیەکە، هەر لە زمانی جمهوری ئیسلامی هاتنە سەرکاریەوە، لە هەیئەتی نوێنەرایەتیەوە، لە خەڵکی کورددا کوانووی تاقیکردنەوەدا، لە خەباتی چەکداری کە گیانی بەدەیان هەزار کەسی تێدا نەجادرا، لە هاتنی ئیسلاحخوازیەوە، لە ڕووداوەکانی تریشەوە، لە بەرەی سەوزەوە، لە هەمووی ئەوانەدا کۆمەڵە ڕازگۆ بووە لەگەڵ کۆمەلگای کوردستان، لەگەڵ کۆمەلگای ئێران، خەڵک ئیتمینانی پێ بکەن لە ناوە وەزیفەمانە کە تەشکیلاتەکانمان بەرین کەینەوە، ڕێخستنەکانمان جدیتر بن، کاری ئاگاگەرانە بکەین. هەر ژن و پیاوێک هەر بیر و باوەڕێکیشی هەیە، ئێمە دەبێت مەوزوعی کارمان بێت دۆستی ئێمە ئینسان بۆمان مەوزوعە، نە نژادە، نە ئاڵایە. ڕاستە خۆ ستەمێکی نەتەوایەتی لە کوردستانە هەیە، حاشا لێ ناکرێەوە ئێمە خەباتکاری ڕاستەقینەی کۆتایی هێنان بەو ستەمەین، بەڵام دەبێت دڵسۆزی هەر ئینسانە بین کە هەستەکەین تارماییەک لەسەر مێشکایەتی، ناڕۆشنیەک لە فکریدا هەیە. ئەوە کاری کۆمۆنیستەکانە، کاری کۆمەڵەیە، دەبێت لە کۆمەلگای کوردستانی بەو ئومێدەوە ئێمە دەبێت ساڵی نوێی زاینی دەست پێ بکەین و لە ئاخری شەجارێکی ترکرد پیرۆزبایی ئەو ساڵە لە هەموو ئەو کەسانێک ئەو ساڵیان پێخۆشە جەژنی بۆ گرن، شادی تێدا دەکەن، لەگەڵ شادیان بەشدارین و ئومێدەوارین ئەم ساڵێک کە دێ لەو ساڵە نەچێکە بە ناخۆشی بەداخەوەتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بووی. سپاس بۆ ئێوە، بۆ هاوکارانتان، واروها بۆ بینەران و کاتساتێکی خۆش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون. دوادارین کە جێگەی سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویستی بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.